دکتۆر ئەحمەد ئەشولاق شرۆڤەکاری سیاسی لە ئوردنەوە لەگەڵمان دەبێت بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر هێرشەکانی حیزبوڵڵا بۆ سەر ئیسرائیل بزانین خوێندنەوەی بەڕێزیان چیە. دکتۆرم کاتت باش، سپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. لە دوای هێرشی حیزبوڵڵا بۆ سەر ئیسرائیل چاوەڕێکرێت دۆخەکە بەرەو کوێ هەنگاو بنێت؟ أسمعك. بەڵێ گوێ بیستانم. بەڵێ گوێ بیستانم. بەڵێ دکتۆر سپاس کە ئامادەی باسمان لەوە کرد، وتمان لە دوای هێرشەکانی حیزبوڵڵا بۆ سەر ئیسرائیل چاوەڕێ دەکرێت دۆخەکە بەرەو کوێ هەنگاو بنێت، بەرەو چه ئاراستەیەک، چونکە حیزبوڵڵا دەڵێت جەنگەکە کۆتایی هاتووە، تۆڵی خۆیان کردوتەوە. بەڵێ لە ڕاستیدا ئەو هێرشانێکەوە لایەنی حیزبوڵڵاوە بۆ ئیسرائیل کراوە، هاوکات ئەو کەشمەکێشەی کەوا لە نێوانیاندا هەیە و لەلایەن یەمنەوە ژمارەیەک موشک ئاراستەی ئیسرائیل کرابوو، دوای ئەوە دێتکەوە ئیسماعیل هەنیە شەهید کرابووە. باوەڕی من وایە حکوومەتی ئیسرائیل توندوتیژی ئاینی تێدایە، هەر ئەمەش لە پێناو ئەوەیەکەوە بتوانرێت ئەم دۆخە بە شێوەیەکی دیکە تێپەڕێنێت و خەڵکی فەڵەستین داگیر بکرێت و هەمویان بەدیل بگیرێن. ئەمە کێشێکی چەندین ساڵەیە، واتە ئیسرائیل بە شێوەیەکی دیکە ڕوبەڕووی بەرەی ئێران بۆتەوە، نەوەک خەڵکی فەڵەستین. ئەوەی کەوا لە نێوان حیزبوڵڵا و ئیسرائیل دەگوزارێت زیاتر لە نێوان ئێران و ئیسرائیلیش دەگوزارێت بێگومان. ئەمە هەمان بەرەیە. دەمەوێت ڕازگۆیانە قسە بکەم. ئێستا چوینەتە نێو یاری نفوزی ئیقلیمی لە نێوان هەردوو لادەواتە هەردوو بەرە هەوڵی ئەوە دەدەنکەوە هەژمونی خۆیان زیاتر بکەن، بە تایبەتی دوای ئەوەی کەوە ناتەنیاهو لە کۆنگرێس ئاماژەی بەوەدا بوو ئیسرائیل ئێستا ڕوبەڕووی ئێران بۆتەوە، بۆیە ئەم ئاراستەیە بەو شێوەیە داڕێژراوەکەوە بابەتی فەڵەستین کراوەتە کاڵایەک و بەکاردەهێنێت لەم بارەیەوە. وایە ئەوان دەڵێن ئێمە جیاوازین لە پرسی سووریا، لە پرسی عێراق، ئەمانە دۆشی جیاوازن. هاوکات جیاوازی هەیە لەبارەی ئەو بەرەیەکەوە لە ئێمنەوە هەیە، واتە دۆزی فەڵەستین دۆزێکی بێلایەنە، مرکزیە، هاوکات لەلایەن ئیسرائیلەوە نزیکە 80 ساڵە لە ژێر داگیرکاریدایە. بۆیە من باوەڕم وایە ئەو دۆخێکەوە لە نێوان محوەری ئێران و حیزبوڵڵا لەگەڵ ئیسرائیل هەیە، من باوەڕم وایە کە ئەمە خزمەتێکی گەورە، خزمەتێکی باوەڕ پێنەکراو بە ئیسرائیل دەگەیەنێت. ئەمە خزمەتێکە بۆ ئەوان لە ڕێگەی ئەم داگیرکاریانەوە، لە ڕێگەی داگیرکردنی فەڵەستینیەوە. ئیسرائیل وا دەزانێتەوە مافی خۆپاراستنی هەیە و ئەم هەموو هێرشانێکەوە کراوە، یاخود هێرشەکانکەوە کراوەتە سەر ئیسرائیل لە دادگاکانی شەوە، لە دادگای باڵای ئەوروپا، لە هەموو دادگاکان. ئێستا دۆزی فەڵەستین ڕوبەڕووی شکستێکی گەورە بووەتەوە، هاوکات هەموو ئەوەی دەگوزارێت لە بەرژەوەندی ئیسرائیلدایە. بەداخەوە من باوەڕم وایە ئیسرائیل نایەوێت بێگومان خەڵکی فەڵەستین لەو شوێنە بمێنێنەوە، ئەوەی ئێستا دەگوزارێت لە بەرژەوەندی ئیسرائیلدایە و دەیەوێت ئیسرائیل بەم شێوەیە بێ، هاوکات ڕوبەڕووی بەرەی ئێران بۆتەوە. باوەڕم وایە ئەوەی کەوە هەیە ڕوبەڕووبوونەوەی دوو بەرەی جیاوازەکەوە، بەرەیەکیان بەرەی ئێرانە، بەرەیەکیان بەرەی ئیسرائیلە. حکوومەتی ئیسرائیل لە گروپێکی توندڕەوی ئاینی پێک هاتووە، دەیانەوێت هەموو ناوچەکە بسووتێنن، تەواوی کارتەکان تێکەڵ دەکەن لە پێناو ئەوەی کەوا دۆزی فەڵەستین بەلاوە بنرێت. ئەوە بۆ چوونی گشتی منە. کاک دکتۆر، سەرباری ئەو ئاخفتن و شرۆڤێن هاتە بەحەزکردنها هەوڵن vêyekêjî hinek ku agirbesk li navçeyê ro bidatin. Bi nerîna hewa ev şeredê kengî bi du mahî kêtin.
من باوەڕم وایە حکوومەتی ئیسرائیل تەنانەت ئەو چەند مانگەی کەوا بووە ئاوکات هەموو ئەو کۆمەڵ کوژیانەی کەوا ڕوبەڕووی گەلی فەڵەستینی کردوێتەوە بە کوشتارگە و بە کردنا ئامانجی نەخۆشخانەکان و خانووەکان هاوکات ژێرخانی فەڵەستینی لە ناو بردە هاوکات هەموو ئەوانەی کەوا ئێستا هەیە ئیسرائیل ئاماژەیە هەموو شتێک بات لەگەڵەوەش ئیسرائیل تا ئێستا نەیتوانیوە لە غەزە سەرکەوتنی یەکلاکەرەوە بەدەستبێنێت واتە سەرکەوتوو نەبووە سەرڕای ئەوەی هەندێک لە ناو کۆمەڵگەی ئیسرائیلدا هەندێک حاڵەت هەیە کە ئۆپۆزیسیۆنێکەیە لە ئیسرائیل ئەوان باوەڕیان وایە کەەوە ئیسرائیل نەیتوانیوە ئینتیقامی 7 ئۆکتۆبەر وەربگرێتەوە ئەوان خۆتان نەزان ئێستا هەڵبژاردننی ئەمریکاشمان لە بەردەمدایە بۆیە هەموو ئەو لێدوانانەی کەوا هەیە بە تایبەتی لەلایەن کاندیدی ئێستا و سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپ دەڵێ کەوا پێویستە ئیسرائیل فراوان بێ باشە من دەپرسم بۆ چێ و بەرەو کوێ فراوان بە ئیسرائیل بۆیە ئێستا چوونەتە قۆناغێکی زۆر سەخت ئەم دۆسیەیەکی زۆر گرنگ و زۆر مەترسیدارە ئێرانیش لە نێو ئەم هەموو هاوکێشەیەدادایە کێ ئەم دۆخە سەختەی دروست کردووە ئێران ئیسرائیل یان گروپە چەکدارەکان لە ڕاستیدا بەردەوامبوونی داگیرکاری بۆتە هۆی ئەوەی کەوە خەڵکی فەڵەستین بگەڕێنەوە 30 ساڵ بەر لە ئێستا هاوکات لە ڕووی مێژووەوە ئێستا زۆربەی زۆری ئەو وڵاتەی کەوا ناوی ئیسرائیل هەموو فەڵەستینی بوونە لە ڕێگەی ڕێککەوتنەکانیشەوە ئەمانە هەمویان جێژی کراون لە چەند ساڵ ڕابردوودا قسەیەکە بوو لەوەی کەوا فەڵەستین بێتە دەوڵەت بەڵام ئیسرائیلیەکان نانەوێت تەنانەت فەڵەستینیەکان یەک گوندیان بەدەستەوە بێت نەوەک دەوڵەت هاوکات لە پەرلەمانی ئیسرائیل لە کنێستیش ئەمە قسەی لەسەر کراوە و ئەمە ڕەت دەکرێتەوە ئەوان نایانەوێت دەوڵەتێکی سەربەخۆی فەڵەستینی هەبێت چونکە بە مەترسی بۆ سەر خۆیان دەزانن هاوکات ڕوایەکی وایان هەیەکەوە ئەوان دۆزی فەڵەستین بەو شێوەیە بمێنێ هاوکات چەندین زیاتر لە 100 وڵات ئێستا دانیان بە فەڵەستین داوە هاوکات دادگای تاوانەکانی جیهانی هەموو کردەوەکانی ئیسرائیل ئیدانە دەکات سەرڕای هەموو ئەمانە نەتوانراوە کەوە سەقامگیریەکی تەواو سربەخۆیەکی تەواو بە فەڵەستین بدرێت بۆ ئەوەی فەڵەستین ببێ بە دەوڵەتێکی سربەخۆ و تەنانەت خۆشیان بەلاوە نایێنن و نایانەوێ ئەم شتە ڕوو بدات هەموو دۆسیەکان کەوا لە ناوچەکەدا هەیە بێگومان چەندین کێشەی قوڵی تێدایە نەک تەنیا دۆسیی فەڵەستین وەرن با بپرسین کام وڵات کێشینە لەگەڵ ئەوان دیکە ئێران لەگەر وڵاتانی عەرەبی یان وڵاتانی دیکە چەندین دۆسیە جیاواز هەیە ئەم دۆسیەش هەروەهایە بەڵام هەموو ئەمانە پەیوەندیان بە دەوڵەتی فەڵەستینەوە هەیە من باوەڕم وایە بابەتە بنەڕەتیەکە ئەوەیە کەوا حکوومەتی داگیرکاری ڕەتی دەکاتەوە لەگەڵ لایەنی فەڵەستینی دابنیشێت بۆ پێکهێنانی وڵاتێک ئەمەش مەترسێکی گەورەیە بۆ سەرتەواوی ناوچەکە ئەمە خزمەت بە ئاشتی ناکات ئیسرائیلەکان چەندین ساڵە دیموگرافیای ناوچەکە دەگۆڕن واتە دیموگرافیای فەڵەستین دەگۆڕن ئەمە مەترسێکی گەورەیە بەسەر فەڵەستینیەکان وایان کردووە کە فەڵەستینیەکان هیچ جۆرە بەرگریکاریەکی لە خۆیان نەکەن بۆیە ئەگەر بێت و بۆچوونی زایۆنی سێرکەنیان کوشتنی فەڵەستینیەکانە یانیش ئەوەیە هەمویان ڕابگوازرێنەوە بۆ ناوچەیەکی دیکە و لە شوێنی خۆیان نەمێنن سپاس دکتۆر ئەحمەد ئەشۆناق شۆڕڤەکاری سیاسی لە ئۆردنێت گەلمەوەی گەلێک سپاس